بڵێن تەوەری معریفیان کەمە قسەی لەسەرەکەم دوای ئەوەش تەوەرەکەی تریان قسەی میتۆدی نووسین و زمانی نووسینی نووسەرە تەوەری سێمیشیان ئامانج و دەرەنجامە بەنسبەت نووسەرەوە. دیارە معریفەی نووسەر ئەمیش وەک بۆچوونی خۆم ڕەنگە لای بەڕێستان بخوێنەوە دید و تێڕوانینی ترتان بۆ دروست ببێ بەس من وەک خۆم ئەمە لای من گەڵاڵە بوو کە معریفەی نووسەر لەژێر باگراوندی ئایدیای چەپایە چەپێکی دیموکراتیانە هەڵبەت ئەو چەپە ناکاگەڕێتەوە بۆ ماتریالیزمی مێژوویی بەڵکو چەپێک کاگەڕێتەوە بۆ دادپەروەری سروشت لە هەموو ئەو ئامانجانی کە ئەو هەیەی و ئەو خواستانی ئەو هەیەی و ئەو شێرگیریانی ئەو هەیەی کە ئێدا کۆکی لە هەر فیگەر و بوونەوەیەک بکات لە هەر کلتورێک بکات کە لە ناوچۆ لە ئەرزی میزۆپۆتامیایە ئەوەیەوێت داوای ماف بۆ ئەوانە بکاتەوە بەڵام لەڕێی بیرکردنەوەیەکی چەپانەی سروشتیانە گەڕانەوە بۆ سروشت ئەو دادپەروەری کە لە بناڕەتان لە سروشتەوە بۆ بڕەوەماوەتەوە. هەڵبەت ئەمە بەشێکی معریفەی هەواڵناگەهانە جگەلەوە یعنی ئەم معریفەی هەواڵناگەهان تەنها پەیوەست نییە بە چەپێکی دیموکراسیانەوە لەگەڵ ئەو ڕێبازی کە گرتوێتە بەر کە ڕێبازی ئابوویی ژنۆلۆژیە تێکەڵاوی کردو ئاوێتەی کردووە. ئەم ئاوێتەکردنە با بڵێن هێز و قووەتێکی یاوە بە نووسینەکان و بە معریفەی ئەو کە ئێمە توانین ئێستا لەم کتێبەیە ببینینەوە بیخوێنینەوە سوودی لێ وەرگرین و وەکو سەرچاوەیەک بۆ خەباتی ژنانەوە و بنیادێک ئێمە سەیری ئەم کتێبە بکەین بەڕاستی. لە دیدێکی تری معریفەی هەواڵناگەهان ئەگەڕێتەوە بۆ ئیشکردنی لەسەر کۆمەڵی مفەکری خۆرئاوایی. بەڕاستی من پێشتر کە ڕێکەتی ئەو نەکردبوو دیالێکتیک لە نێوانمانە دروست ببێت بەزەم زانیانی ژنێکی زۆر بەتوانایە. وەم ئەزانی یعنی ڕەنگەیان هەریەکێ لە ئێمە کە ئێستا هەر ئەیمانی کتێبەکە بینین و یان ناوی ئەم نووسەرا بینین کە هەواڵی ڕێبازێکە هەست ڕەنگە ئەوە لامان دروست ببێت کە ئەم تەنها قەتیز بۆ بە ئاراستەیەکەوە یان بە فکرێکەوە بەڵام لە ڕاستیە ئەمە وانییە یعنی هەواڵناگەهان جگە لە ڕێبازی بیرکردنەوەی ئابووری چەپ گەڕاوەتەوە بۆ فکری مفەکرە خۆرئاواییەکانیش ئیشی لەسەر ئەوانیش کردووە یاخود با بڵێ فکری ئەوانی بەستۆتەوە بە نووسینەکانیەوە بە ئەو مفەکرانەی کە مۆدێرنن یان سەربەخۆنەرەقی پۆست مۆدێرنن یا هاوچارخەکانی مۆسلاوێژەی کژەک و جۆرج ئاگامپین و تەنانەت بۆ ئەڕستۆش گەڕاوەتەوە بۆ دەیان یعنی سۆسیۆلۆجیست و سایکۆلۆجیستی تر گەڕاوەتەوە کە بەپێی جۆری گوتاری و بابەتیەکە ئەوە نەبوو تەنها قەتیز بوو لە چارچەوەی فکری ئەو فکری کە خۆی بەڕای پێ بۆ درێژەی بەخەباتیاوە. دیدێکی تری معریفی نووسەر بەکارهێنانی چەندین چەمکی فەلسەفی و فکریە. ئەو چەمکانی خستۆتە خزمەتی نووسینەکەیەوە پارەکانیان. بۆ نمونە بێجگە لە چەمکە سیاسیەکان چەمکی دیالێکتیک و تۆتالیتاریا و پۆزیتیڤیزم و ئەمانە چەمکی معریفیشی زۆر بەکارهێناوە چەمکی هونەری و ئەدەبیشی زۆر بەکارهێناوە ئیتیک بۆ نمونە ئیتیک ئێستیک یۆتۆپیا دیستۆپیا هەموو ئەم چەمکانیشی کردوتەوە. کاتەکەی من چارەکە وەختێکە بابەتەکەیش کتێبێکە کە لە ماوەی 4 ڕۆژە خوێندومەتەوە 401 لاپەڕەیە 1000 تیرە بە 1000 تیرەش چاپ کراوە لە زمانی تورکیە وەرگێڕاوە کە نووسەر بۆی نەینووسیوەتەوە. ئەمە قورسایەکی تری ئیشەکەیە. باسکردن بە ناوی ناگیهان ئاکارسان گەریدەی حەقیقەت کە کۆمەڵێک کۆ گوتارە گوتارەکان خۆی لە 100 وتار زیاتر خۆی ئەبینێتەوە. بۆیە لە ئەنجامی ئەو 4 ڕۆژەی کە من تەرخانم کردو بۆ خوێنەوەی ئەم کتێبە بەڕاستی ئەمەوێ تەکید یا جەخت لە دوو خاڵکەمەوە کە لە تەواوبوونی کتێبەکەیە بەلەنەوە جێی سەرنجی من بوو. یەکێکیان
کە کاتێ مرۆڤ باوەڕی بە هەر شتێکە بێت خەبات لە پێناوی هەر شتێکەکە هەڵگری هەر ئامانجێکە لە هەر کارێک کە ئەیگرێت بە ئەستووی لە ژیانی خۆیان بە درێژایی قۆناغەکانی ئیشکردنی ئیشی لەسەرەکە لەو کاتەی لەگەڵ پەیوەندەکانە بە پێی قۆناغەکانی ژیانکردنی ژیان ئەگوزارێنێت گرنگترین شت بۆ سەرکەوتنی ئەوەیە کە بە خۆشەویستی و بە عەشقەوە بڕوانێتە ئیشەکەی کارەکەی ئامانجەکەی هەوڵەکەی خەباتەکەی تێکۆشانەکەی چونکە ئەو کاتی تۆ بە عەشقەوە ئەڕوانیتە ئەو ئیشە ئەو کارە ئەو پەیوەندیە بێگومان ئەوە هەڵقوڵاوی ناخی خۆتە هەڵبژاردەی خۆتە کە لە ڕێگەیەوە هیچ کەسێکی کە ناتوانێت بدوەستێنێ و ناتوانێت ئاڕاستە بکە بە دوور لەو باوەڕبوون و متمانەبوونی لە ناخی خۆتەوە باوەڕت پێ هەیە ئەم خاڵێکە کە ویستم جەختی لێ بکەمەوە چونکە بە درێژایی قۆناغەکانی ژیانی زیلان منەڵەم زیلان چونکە من 4 ساڵ ناسینم بۆ زیلان هەر بە زیلان بووە کە ناوی ناگیهان ئاکەرسەر ناوەڕاستەقینەکەیەتی ڕنگدانەوەی ژیانی لە منداڵیەوە هەتاکو ئەو ساتە وەختەی مرد هەستەکەم بە عەشقەوە ڕوانێتێ ژیان و بە عەشقەوە ئیشەکانی هەنگاوی بۆناوە خاڵێکی تر کە ئەمێ جەختی لەسەر بکەمەوە پێچەوانەی ژیان لە ساتە وەختەی مردنی مرۆڤەکاندا کە کاتێ هەمومان بە هەموو مرۆڤێک ئەوجێ مرۆڤ بەڵام پرسیارێکیش دروستە بێت کێن ئەوانن پیان ئەوجێ مرۆڤ بۆ واتایی کە مرۆڤ ژیان بەجێ ئەهێڵێ چی بەجێ هێشتووە لە دوای خۆیەوە مێژووی ژیانی چەند دەستکەوتی چەند شوێندەستی چەند ئامانجی چەند پرۆژەی چەند خۆی بە سەربەرزانە بە شکۆمەندانە بە سەربەرزانە توانیوێتی جێدەستی خۆی لە هەموو ئەو هەنگاوانی کە لە ژیانیا خەباتی بۆ کردووە ڕنگدانەوەی هەیە لە کاتی مردنیا کە گیانی بەجێ هێشتووە تا چەند مرۆڤێکی لاواز بووە لە ژیانە تا چەند کۆیلە بووە تا چەند ژێردەستە بووە تا چەند خاوەنی خۆی نەبووە و تا چەند بە پێچەوانەکەیەوە بووە کە ئەمە لە بەشێکی کتێبەکەیە زیلان جەختی لەسەر کردوێتەوە ئەڵێ ژیان هەر مردن و ژیان نییە ژیان خواردن و خواردنەوە نییە نووسن و هەستان نییە پێکەنین و گریان نییە بەڵکو ئەوەیە کە تۆ لە دوای مردنەوە چیت بەجێ هێشتووە بۆ چۆنت بەجێ هێشتووە